ئەگەر قەرارت بە خولی هاوینە بەشداری بکەیت پەیمانگایەکی دڵسۆز بۆ خوێندکاران هەڵبژێریت وەکو پەیمانگای سلێمانی بۆی بتوان سەرجەم وانەکانت پێتەواو بکەن. خولی هاوینە کە لە مانگی شەش دەست پێ ئەکات و لە کۆتایی مانگی نوێ تەواو ئەبێت بەڕاستی بۆ خوێندکار پاڵنەرێکی زۆر باشە، هێزێکی پێ بەخشێت سەرەتای دەوام ینی ڕاستە کۆتا ساڵی خوێندنیەتی، بەڵام یەکەم ساڵێتی کە هەستەکات چۆنەڵی بە تاقەیەکی زۆرەوە ئەچێتەوە ناو مەکتەب چکە بابەتەکانی خوێندووە کار ئاسانی بۆ کات لە هەمووی گرنگترەوەی کاتی بۆ گەڕێنێتەوە. یعنی ئەم خوێندکارە پێنج جوانەی بە نمونە وەرگرتە بێت، ئەم پێنج جوانەیە لە کاتی دەستپێکردنی دەوامدا کاتی بۆ گەڕێتەوە چکە و خوێن جیاوازە لە خوێندکارێکی تر کە خولێکی نەبینیوە. ئەمە وەکو خول اینجا لە هەموو گرنگترەوەی هەر بەشداریکردن زۆر جار وەکو سوبعەتم بە خوێندکارەکان ئەڵێم ئەم خولانەی کە ئێمە یکەین بەرنامەی گۆرانی داواکراو نییە، گرنگ بەشداریکردنە. باوەڕتانە بێ گرنگ بەشداریکردن نییە، گرنگ ئەوەیە کە بەشداریت کرد بەڕاستی هاوینیش وەکو کاتی زستان وەکو کاتی دەوام هەموو ئەو چەند وانەی کە تۆ خوێنین ڕۆژیتەوە نابێ بێڵیت بگاتە سبەینێ، ئەبێ پێداچوونەوەیەک مراجعەیەک بۆ بابەتانەیە بکەیت، وردەکاری بابەتەکان کە مامۆستا بۆ دیاری کردویت تۆ بێیت پیاچوونەوەی بۆ بکەیت و زەبط و ڕەبتی خۆت بکەیت بۆ ئەوەی لە کاتی زستانە تۆ ئیسیفادەی لێ بکەیت. لەبەرەوە خولی هاوینە یەکێکە لە پاڵنەرە زۆر باشەکان بۆ خوێندکاران بە تایبەتی بۆ پۆلی 12 بۆ چونکە تەنها بەشداریکردن نابێت بەڵکو ئەبێتە هۆی ئەوەی هۆکارێک بێ ئەم خوێندکارە کە چوە پۆلی 12 بە دەرونێکی ئارامەوە چێتەوە ناو پۆلەکەی لەگەڵ ئەو وانانەی مامۆستا بە ڕێزەکەی مەکتەبی پێڵێت دوو جار. یعنی من زۆر جار بە خوێندکاری پۆلی 12 ئەڵێم کە یەک ساڵە بێت ئەڵێم تۆ کە خولێکی هاوێنێت بینی یعنی دوو ساڵەیەکی محتەرەمیت بۆ لەبەرەوەی تۆ هاوین خوێندوتە ئەمە ساڵی یەکەم کاتی داوامیش ئەمە ساڵی دووەمت ڕێزمەیە بۆ خوێندکارانی دوو ساڵە. بەڵام بالێرەیە ئەمەش بڵێن زۆرینەی خوێندکاریش کە لە پۆلی 12 خۆی هێڵێتەوە ئەم ناوەی کە ئەڵێن دوو ساڵە بۆ هێنانی نمرەی بەرزە. ئەمەش بەڕاستی شتێکی خراپ نییە خوێندکارێک بە یەک ساڵ نەتوانێت کۆلێژی دڵخوازی خۆی بێنێت زۆر ئاساییە با لە ساڵی دووەمان بێنێت. ئێمە هەمومان لە پەیمانگای سلێمانین، بۆیە ئێوەش پەیمانگای سلێمانی هەڵبژێرە. ناونیشان پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی.